بیستوکەمین ساڵ ڕۆژی پلانگێری نێودەوڵەتی لە دژی ڕێبەری گەلی کورد ڕێبەر ئاپۆ. سیاسەتی داگیرکاری و بەرژەوەندپەرستی و سیستەمی سەرمایەداری هەموو جۆرە ڕێگا و ڕێبازێک بەکار ئەهێنێ لە دژی گەلانی بێستاتۆ و بندەست بۆ گەیشتن بە ئامانجی خۆی. بێگومان گەلی کورد بۆ بەدەستهێنانی مافی ڕەوای خۆی بە درێژایی مێژوو لە خەبات و تێکۆشان بەردەوام بۆ و هەرگیز سەرشۆڕی و بندەستی قبول نەکردووە. ئاشکرایە کە بە دەرکەوتنی ڕێبەر ئاپۆ گەلی کورد و کوردستان پێی نایە قۆناغێکی نوێوە و شۆڕشی گەلی کوردستان ڕۆژ بە ڕۆژ سەرکەوتن و پێشکەوتن بەدەست ئەهێنێت و دوژمنانی گەلی کوردیش لە ئاست دەستکەوتەکانی گەلی کورد بێچارە ماون. وەک دەیبینین داگیرکەرانی کوردستان بە تایبەت دەوڵەتی داگیرکەری تورکیا بە پشتیوانی چەندین دەوڵەتی زلهێز و چەندین لایەنی بەناو کوردەوە بەردەوامە لە سیاسەتی لەناوبردن و کۆمەڵکوشکردنی گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستان. دەوڵەتی تورکیا ڕۆژانە بە بەرچاوی دنیاوە بە تۆپ و تیارە کوردستان بردومان دەکات و خەڵکی مەدەنی شەهید و بریندار و ئاوارە دەکات. بەتایبەت لە سنووری باشوور و ڕۆژئاوای کوردستان. ئەوەی جێگەی داخە ئەوەیە کە حکوومەتی عێراق و باشووری کوردستان لە بەرامبەر ئەم هێرش و کۆمەڵکوژیانە بێدەنگن. وەک دەزانین 21 ساڵ لەمە و پێش واتە لە 9 ساڵی 1998 دا پلانگەیران دەستیان کرد بە داڕشتنی پلانگێریەکی نێودەوڵەتی لە دژی گەلی کورد و کە ئەمەش لە کەسایەتی ڕێبەر ئاپۆدا دەستی پێکرد. چونکە ڕێبەر ئاپۆ ئەو سەرکردەیە کە خەبات دەکات بۆ ئازادی و پێکەوە ژیانی گەلی کوردستان و تەواوی گێلانی ڕۆژهەڵاتی ناوین. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ئێمە وەکو گەلی بناری قەندیل پلانگەیران شەرمەزار و ڕیسوا دەکەین و ڕای دەگەێنین کە لە خەبات و تێکۆشان بۆ ئازادی ڕێبەر ئاپۆ و گەلی کوردستان بەردەوام دەبین. هەروەها داوا لە گەلانی کورد و هەموو لایەنە سیاسیەکان دەکەین کە لە دژی دوژمنانمان یەک بگرن و یەکێتی نەتەوەی پێک بێنن. بژی ڕێبەر ئاپۆ بێ سەرۆک ژیان نابێ، بژی کورد و کوردستان. ئەنجومەنی گەلی بناری قەندیل 9 2019.